وەکە زانین کە مەرزی سەیران بن مەرزێکی نافەرمیە لە بینی هەرێم و ڕۆژهەڵاتی کوردستانە ماوەیەکی زۆرەکە کێشەی ڕێگاوبانی هەیە بە جۆرێکە پێشتر پەیامنێری ئێمە ڕۆشتۆتە شوێنەکە قسەی لەگەڵ شۆفێرەکانی ئەو مەرزە کردو قسەی لەگەڵ دانیشتوانی ئەوێ کردووە هەمویان ناڕازین لەوەی کە ڕێگاوبانەکەیان زۆر خراپە چاڵ و چۆڵێکی زۆری تێدایە بە ئاستەنگ دەتوانن شۆفێرەکان و بارهەڵگرەکان بارەکانیان ببەن و بگەڕێنەوە خەڵکی ئەو ناوچەیە بە ئاستەنگ دەتوانن هات و چۆ بکەن و ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوبەری بەڕێبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی پێنجێن کردووە و قسەی بۆ ئێمە کردو ئەڵێکە لە ئێستادا هیچ کۆمپانیایەک ئامادە نییە کە چاکردنەوەی ئەو ڕێگاوبانە لە ئەستۆی خۆی بگرێت لەبەرەوەی کە حکوومەت ئێستا پارەی کەمە پارە سەرف ناکات ئەوانیش لە ئێستا توانای ئەویان نییە کە بتوانن بە شێوەیەکی باش ئەو کارە بگرنە ئەستۆ ڕێگاوبانەکە بۆ شێوازێکی باش چارەسەر بکەن و بەڵندەرەکانی ژەنە جار ئەڵێن ئێمە حەقی خۆمانە لە ساڵی 2014 لەو کاتەوەی قەیرانی دارایی دروست بۆ هەتاکو ئێستا ئێمە هەنێک پرۆژەمان هەیە کە پارەمان لای حکوومەتە تا ئێستا وەرمان نەگرتوێتەوە و لەناو هەنێک لە شارەکان هەنێک پرۆژە هەیە تاوکو ئێستا وەستاون لەبەرەوەی بەڵندەرەکان خۆیان ئێستا پارەیان نییە کە پرۆژەکانیان تەواو بکەن حکوومەتیش ئەو پارەی کە هەیە نایانداتێ ناتوانن پارەکە لە حکوومەت وەربگرنەوە بۆ ئەوەی پرۆژەکەی پێ تەواو بکەن